ڕاوەستە کوڕم ڕاوەستە ئەوە بۆ کوێ چوو؟ لەناو هەموو خەڵکە دەیەوێ براکەی بدۆزێتەوە. دوازە ساڵ لەمەوبەر عومەر لە ئەرچی سەربازی گەڕایەوە. دەیویست گیانە چینۆ دەست پێ بکاتەوە. کوڕەکەم دەست ماز دەکەم بابە. دایکە تۆ دەبینی گاتەمان پێدەکا دەڵێ نابینم. ئەی چۆن کوڕم لە تۆش باشتر دەیبینێ. بۆ بینینی جەرگی خۆم پێویستم بە چاو نییە. کوڕم دایک لە دوورەوە هەز بە ئێوە دەکا لە ناو 1000 کەسش بێ دەدناسمەوە. قوربانت بوو دایکە. چۆنی بابەجان؟ چۆن بم باشە؟ کوڕم لە سەربازی گەڕاوەتەوە وەک شێر. من باش نەبووم کێ باشە؟ چیتە کوڕا؟ وە لەگەڵ باوکم قسە دەکەم. ئەوانی شاتون. چێ؟ چی بوو؟ ڕاوەستە کوڕە خەڵکی مشتێرمان دەکا. ئەوەندە بیرم دەکردی شێت بووم بۆت. ئەمۆ دەواز لە ماچم ورچە بێنێ ئێمەش کارمان بەجێشتووە. کاکە عەلی ئەو دوانە لێک نابنەوە. کاکە نەمایی تر تازە بیە پیاو چیتر مەرە کاکە عەلی. ناتخوا کاکە عەلی من هەروە ڕاهاتوومە جوانتر بڵم کاکە عەلی. دەی باشە. ئەوە چییە؟ بە کورچەکەەوە نووساوی؟ پیرۆزبای دێ ها؟ ئەویش تێنا؟ لەبەر جەنابێت گەنجم هێنا پیریشم هێنا. ئافەرین بۆ تۆ. کەسانی ماتی و هەموو بێنان بەبێ کەم و کوڕی. کاکە دانیشن. دەی کاکە. فەرموو. زۆر بیرم دەکردی ئەیشان. من وا لاتم. بۆچی هێشتا بێتاقەتی؟ لە کاتی ئەرچی سەربازی تووشی بۆ سەیەک بووین. خۆمان خستە ناو ئاشکەوتێکی ترسناکەوە. ئەمەر لە لایەک پێکدادان ئاگر هەموو لایەکی گرتبووە. ویستم دەستم بکەمەوە بۆ شەڕکردن. نەمتوانی. چونکە تۆ خەیاڵ و دڵمت گرتبوو. بارۆکە ئاڵۆزتر بوو. ئەفسەرەکە هەدەستم بکاتەوە. بەڵام خۆم تونتر کرد. چەندی کردم نەمتوانی دەستم بکەمەوە شەڕ بکەم. لە کۆتاییدا کردەوە؟ بێگومان کردمەوە. لە ناو شەڕ بووی ناچار بووم.
من لێرە ماوم نەچوومەتە هیچ لایەک. دەبە دوای نەکەوین. با دوای دایکت نەڵێ ئەم کچە لەگەڵ ئێمە ناکونجێ. دایکم بەم شتانە ئێمە هەڵ ناسەنجێنێ بەڵکو ئەو ناخی مرۆڤ دەبینێ. مەبەستت چییە؟ من چۆن دەبینێ؟ کچێکی جوان کە عاشقی کوڕەکەیەتی. کوڕم خێرە؟ لە ئاهەنگ گوشتی وا بووی؟ مەبەستی دلەکانتی. نەخێر مامەجان لەکار هاتمەوە. بابە لەسەر کەنار و تێلێک هەیە. گازینۆیەکی لێیە. جەنگیز لەوێ کار دەکات. گۆرانی شتیوا دەڵێ؟ قومارخانەدایە لەوەیە گازینۆ بەڕێوە دەبا. ئافەری مەمەت. بێگومان کوڕم تۆش دەزانی. هەمووتان پێ ڕاگەیشتون دەزانم. بەڵام خی گەورە قوماری حرام کردووە بزانن. نەخێر مامە من تەنها کار دەکەم. وە قومار شتیوا ناکەم. پارەکەی حرامە یا یاری بکەی یاننا. ئەو پارەیە بخۆی تووشی بەڵا دەبی. ئەگەر واژ مامەجان پیای ئەوها دێنەوێ ینی دۆڵەمە دیوارن لێ دەرچووە زۆر بەناوبانک. دەوڵەمەندی لێرەیە. مەبەستی دڵەدایە. قەناعەت دەوڵەمەندیە. هەر کەسێک قەناعەتی هەبێ هەرگیز هەژار نابێ و دەوڵەمەندە. وانیە کوڕم؟ کاکە ئیشەم پێوتووی؟ چی؟ ئەشەن لە لای ئێمە کار دەکە. بۆ پێی نەوتووی؟ ئای شۆڵای کارێکی خراپم کرد نەدەبووە پێم وتبە. ببوورە. ڕەنگە سوور بووە. وەڵڵا کوڕم خۆزگە بدیپایە بەڕێوبەری ئوتێلەکەش دڵی چۆتە ئیشان. کوڕەوە دەڵێکی جەنگیز. کوڕم بۆ تێناگری بە کوردی پێم وتی کاکە ئیشەن کچێکی جوانە لەم تۆرە شتانە ڕادێ. کوڕم لە هێلانەی خۆم ناتوانم چاوم لە برژانم بێ. ئاگاداری لەم نیگەران مەبە. تۆ خەریکی کاری خۆت بە. ئەیشەن خۆی دەزانێ ئاگای لە خۆی بێ. کوڕم تووڕە مەبە. من تۆش دەپارێزم. خەمن نەبێ. سیرکە من لە گازینۆ لە نهێنی کچان تێگەشتومە. نهێنی چی؟ ئەو نهێنیەی کە کچان چاویان لەسەرە کاکە. ڕاست لە ئێوە یەکترتان خۆش دەوێ. خۆ هەموو دنیا دەزانێت تۆ چاوە لەسەرێتی بەڵام خۆشەویستی هەموو شتێک نییە بۆ ئەو. سیرکە چاوی بە دنیا کراوەتەوە مێشکیشی گەورەتر بووە. کورە بڕەوە بچینە ژوورێ. ڕاوەسە کوڕە ماوە دووشت کاکە لە بیر مەکە. پارە مفاجەئە. کچان چاویان لەو دووشتەیە. کوڕە کاکە ئەیشەنی من لەو جۆرە کچانە نییە. کێ هەیە چاوی لە پارە نەبێ کاکە گیان؟ هەموو کەس چاوی لە پارەیەک بۆی ئاواتەکانی بێتە دی. پارە دەبیتەوە مفاجەئە دروست دەکەیت. پارە دەبیتەوە مفاجەئە دروست دەکەی. خوانە ناسم کەرە و دوشتانە تەبێ هەموو کچی دنیا پێ ڕاستی. بەڕاستی خوا ناسی جەنگیز. ئەژبووینەوە ئەسڵەن تووڕە نەبوومەرێت. لەگەڵ ئەم گواڵتە زارایان ڕاهاتوومە. کاکە عەلی دەتوانم ئەمڕۆ کەمێ زووتر بڕۆمەوە؟ سەبەب وعدم بە ئیشەن داوە دەمەوێت بمە شوێنێک. جەنگیز دوێنێ هەندێک شتی وت لەوم بیست وابزانم تۆ ئیشەکەت کردتە ڕاستی. بەڵێ
کورە دەدانیشە کوڕم چ مەجبوری خۆت تووشێ و بەزمە بکەی ڕاستە ئەیشانی خۆمان کچێکی باشە ئەوە دەزانین لەو تەمەنە بۆ خۆت تووشی زیر و هۆڕی منداڵان دەکەی خۆشێت نەبووی کوڕم کاکە عەلی کاکە من عاشقی ئەو کچەم ئەوە بۆیە ئاگە لەو دنیا نەماوە هەر ئەو ماز دەکەی دەی دەڵێم منیش ڕۆژێک وازدە و گەڕەکە کاو لە بێنم و بڕۆم کورە ماندوو نەبن ئۆی هەردا چۆنی وەستە ئەوە دەبینی برادەر تۆ بڕۆ خەرێکی ئۆتۆمبیلەکەم بە ئەرێ تۆ دەستم دەشۆی یان پێم دەشۆی بۆ خاتری خوا بەس پێ دەکەنی کورە سینەمەیە نەخێر پەیوەندێتەوە نییە تازە تێرە تۆ چی بەڕووی مندا پێ بکەنی کورێ ها نابرام بە هەڵە تێمەگە لێدەن کرێ بڕۆ خەرێکی ئۆتۆمبیلەکەم بە دەفەرموو لە چیا هاتوونە لە ئەستەمبۆڵ دانیشتوونە و فشە فشمان لەسەر دەکەن وەستە ئەو کوڕە تازە دامەزراوە ئۆتۆمبیلەکەت نوێیە ها ئەی چۆن تازە لە پێشانگە دەرم هێناوە هەموو کچەکانی گەڕک دەبێت دوام کەون ڕاست دەکەی های سەیری کە ئەو هەموو شوختە چییە شوختی چی کورە کووە سیرکە ئێرە لۆ چی دەکەی کاکە عەلی چی دەکەی کاکە عەلی پێت چۆنە تاقمەکەت لە دەستە جوێ ئەسکەمەوە ها وەڵڵا ئەو جارێ بێ ئوسڵی بلێ ببینم بەدەستی خۆم پارچە پارچە دەکەم ناهێڵم چیتر هەناسە بدەی تێگەیشتی گەورم ئێستا سانیت ئوسلوبی قسەکردن چۆنە دەستکوژم تازە مردی بەگردت دەدەم خەڵکی باش تۆ دەناسن و منیش دەناسن دەتەوێت خۆمت پێ بناسێنم نازانی نازناوەکەم چییە؟ کاسەڵگر عەلی قەت نەیگرتووی؟ کاکە ببوورە لەسەر منەوە ڕوویدا عەلی گازگرە چی هێشتا نەڕۆیشتووی؟ دەی بڕۆ دە ژیرانەکەت بە بۆتە ڕەماش عومەر وەرە کوڕە ئێرە زۆر گرانە دە تۆ وەرە ئامۆزە خێر بێن ئامۆزە سپاست دەکەم سپاست دەکەم ئامۆزا کەس پێتان نازانێ شوێ شاد تا ئێستا نازانم دە چ دەکوێ بۆ ئێرە مفاجأة ڕۆژێک دێ ئێمەش لەوێدا دەنیشین جا دەتوانی بۆ ناتوانین ڕۆژە دێ منیش دوای چەند ساڵێکەوە کاکە عەلی دەمەوەستا هەیداما بە پارەی وەستایەتی دەتوانین لێرە دانیشی نرخی یەک ژەم لێرە لە پارەی مانگێکمان زیاترە دیارە نازانی
ئایشان تو بۆچی لەگەڵ منێک چییە؟ وەز لەم قسانە بێنە؟ تۆ بتۆیە لەگەڵ چێ بێتوانی سێری ئەمانی خوارۆ بکە تۆ لە هەمویان جوانتری تۆ دەرەچی دەکەی لەگەڵ من ها؟ ئەوە چی دەڵێ عومەر؟ ئایشان ڕاستیم پێ بڵێ تۆ منت بەڕاستی خۆش دەوێ؟ نەخێر خۆشەویستی چییە؟ خۆشم دەوی نرخی چییە؟ ئەگەر هەش بێ وەکو پیاوی سەرجادە نایکەین بیر لەو شتانە بکەینەوە کە دەبێت پێش مردن بەدەستی بێنین من نەمێ بەڵام خۆشم دەوی تۆ نازانی عومەر تۆ لە ئێش و ئازار دەرت هێنام تۆ تاکە کەسی شتت بۆ من کردووە لە جیهان تۆ دڵمی ئەگەر تۆ نەبی ئایشەنیش نابێ یانی منت خۆش ناوێ؟ هیچ منیش شەرەوە کاتێ باوکت منی خواست دای بە من کاتێ دای بە منوتی پەیمانم پێ بدە تۆش بیدەی بە کوڕەکەم ئەویش لە دایکی وەریگرتبوو من پەیمانی خۆم پاراست کوڕم تۆش هەمان شت بە خێزانەکەت بڵێ قوربانتم دایکە شێر نەکەم دەبڕۆ کوڕم دەبڕۆ دەزانم دەستێژە هەماز دەکەیت کاکە بۆ کوێ دەڕۆی؟ ئێوارە دێمەوە بۆچی؟ کاکە یان مەرۆ یان ئێمەش ببە کوڕە ناسمە هیچ شوێنێک ئێوارە دێمەوە کاکە هاتۆ تۆ چاوی لێمان بێ ئێستاش دەڕوە ئیتر گەڕانەوەی نییە جەنگیز ڕاست دەڵێ عەلی ئەو هاتەواوە ئای لە جەنگیز ئەرێ کوڕە تۆ چی؟ وەستا خۆ من ئەو کارە بە تەنیا دەوەرە ڕزگارمان کە کاکە هیچ بووە؟ دەی جارێ من دەڕۆم بەخێرچی خوارد لەگەڵ ئەرە چی لەو بێعەقڵە بکەین؟ ئەرێ خۆ من تەرازوو نیم بەڵام غیرەت ماگرت و بووینە کەفیلی خوا دەزانی چیمان بەسەر دێنێ یعنی هیچی نوێ نییە؟ تۆ بۆچی وا پێدەکەنی کوڕە؟ چ بە کوڕە چه هەیە؟ دایک و باوکم ڕازی بوون بەچەند داخوازی ئایشەن دەخوازم برا شێرەکەی من ئاخیرەکەی قرتاندت پیرۆزە برام سپاس دەکەم شەرمەزارمان مەکە کورە ئەلو هەستە پیرۆزبایی لێ بکە براکەی من
شتێکت پیشانەدەم. ئایشەن دەمەوێت تەمەنم لەگەڵ تۆ بەسەر بەرم. ڕازیشم پێ بکەی؟ بەڵێ کاکە ئەو چاکەتە لەبەرتەهی من نییە؟ خۆزگە لە لای من زێر نەیەش با کوڕم. دوایش بۆ تۆ بچووک بووە. من کە کڕیم بچووک بوو. دەڵێ کاتێک کە کڕیتە منن لە ناو مێشک وایشتن سیرکە دەڵێ بۆ من دروست کراوە ها؟ هەف ئەو جێلەش لە کۆڵ ئێمە نابێتەوە. ئەوش قسمەتی دەجورە بەم زوانە. ئۆهۆ وەڵام مەگەر 10 ساڵی تر بە هەندێکی تر گەورە بێ؟ 10 ساڵی تر چێ دەمرێ و چێ دەمێنێ؟ دوای 10 ساڵ وەک ئەمڕۆ ئێوە دەبێت چی بکەن؟ ها؟ ئەیشان من لە ماڵەوە دەبم لە ماڵی خۆمان چاوەڕوانی پیاوم دەبم کە دەرگای بەلەکۆن دەکەمەوە عومەر نییە دێتەوە کوڕمە کوڕی خۆمان دەپرسێ کۆ باوکم نەهاتۆتەوە؟ با منیش بیڵێم لە ناو دەریامە ئەو کەشتێک کە پێم وتی 22 مەتر درێژ پڕ لە کچ پڕ ژیانێکی خۆش دەژیم. ڕاستە کوڕە منیش دێم کوڕە عومەر دێ ئێمە نەبات خوا. عومەر هەرگیز ئەو ڕۆژە لەبیر ناکە. پێکەوە ژیان بەیەکەوەش دەوڵەمەند بوون. هیوایتە بە ئەو بەیەکەوە ژیانە دڵدان هەبوو بەڵام ئەم ئاواتە هەرگیز نەهاتە دی بۆیان. ئەو ڕۆژە لە ژیانی عومەر دوا ڕۆژی خۆشی بوو. تەواو کوڕە تەواو تێگەیشتم کەس منی ناوێت منیش دەبمە چەتە بۆ خۆم پیاوی مافیە. ئەو جە دوای 2 ڕۆژ دێەوە ڕزگارم کە کاگعالی کاگعالی تخوا ڕزگارم کە تخوا ینی ناتوانم چارەسەری خۆم بکەم ینی ئێوە منتان پێویست نییە چارەسەرەوە. جەنگیز دیسان تووشەوە بەڵا بووینەوە دانیشە کاکە ئێمە چارەت دەکەین. چارەی دەست و پێ خۆت بکە کوڕە من گەورەتانم کوڕە پیاوی مافیام ڕێزی خۆتان بگرە کوڕە. پێمێشک ئەوەت لەکوێ هەموو شتە حیسابی هەیە پێتان دەڵێم بێنەوەندێ کوڕە. چی بووە؟ یا ساڵگر عەلی ها؟ کوا لەکوێوەم شەفشانە؟ ئەو پاپۆڕەم بۆ بێنە من لێی دەخوڕم. بێنەوەم دێ کاکە. چیت دەمێ کوڕە ها؟
تۆش لەگەڵ خۆتم نابێ ها؟ چی بکەم بە تەنیا؟ ئێستا لە خۆم دەوخۆم جەنگیز یان لە تۆ بدەم ها؟ هەموو خەتای تۆیە نێوانی ئێمە تێکدا ئەو هەمیشە برای من بوو ئێستا سورێن کاکە نا نەخێر دەبێ گیانی خۆتم پێ بدەیت من هیچ گیانی خۆم دەمێ کاکە تۆش پێم دەدەی؟ چی بکەم کاکە؟ ئەو وای کرد منت خۆش نەوێت زۆرم خۆش دەوێت جەنگیز بڕوات پێ ناکەم کاکە یانی ئەوە منی خۆش دەوێت یان دەیە پلانێکم بۆ دروستکە کاکە لەسەر خۆ بە تەواو پێم ناڵی تۆ چل لە من دەوێت چی لە دڵدا خێرا پێم بڵێ ئەیوانیالی ئاخە کەس لەو کوڕە نامەتر هەیە ها؟ کاکە تەواو ئەو چەکەم دەیە تۆ خۆتەوەت دەوێت هیچ خەتای من نییە تاریک بووە پڕ چاڕۆنتە ها؟ نا لە ماڵ نییە ئەم شەو لای هاوڕەکانی دەبێت لەوانەیە بەیانی بینێ داخوازیت باشە؟ تا بەیانی لە چاوەڕوانیدا دەمرم گیانە فیدای تۆ بێ لەو کاتەوەی مارە دەکرێن لێک ماڵ دەمێنین خۆشم دەوێت کچە ئینەتت خۆشم ناوی؟ ئەمڕۆ خۆشم دەوێت تۆ تاکە قارەمانی منی دەزانی ئەیشەنە بێ خۆشەویستی تۆ دڵم ژان دەکا بەو ڕادەیە تۆم خۆش دەوێت ئۆمار مەڕۆ ئایشان ئاخر ئێمە بەیانی کێ دەڵێت تا بەیانی تەمەنمان دەمێنێ نۆک نتوانین ئاوا بە یەکتر شاد بینەوە بۆیە دەمەوێت ئەم شەو هەر لەگەڵ تۆ بم ئایشان دانشا لشوێنی خۆت نەدوێ دانشا بێتەڵم نەدوێ بەیانی باش گەورم بەیانیت باش لە ژوورت کرد بەڵێ بێگومان چاوەڕێی لێ کۆڵینەوەی جەنابتانە
کاکە پێم بڵێ چی ڕوودەدا ئەیشەنی من چۆنە پێم بڵێ ئاخر وەختە شێتم چی بووە باشە دانیشە هەڵای ناوێ دەخۆی چی بووە بۆچی منتان لێرە بەند کردووە لەوێ هاوڕێکم هەیە ئاخر هەڵەیەک ڕووداوێک هیچ بۆ لەو تێلەکە بووە تااقەتم نییە هەموویت بۆ بگەڕمەوە ئەو ڕۆژنامەکە بیخوێنەوە ڕۆژنامەی چی ها خوێن لە سەرمانەما چەند کاتژمێر لێرە کەوتمە کەس نەوێت تۆماڕت لەکوێیە ئێستا ڕۆژنامەکە بخوێنمەوە بیخوێنەوە ملت بشکێنەوە بیخوێنەوە بە دەنگێکی بەرز بیخوێنەوە دوێنێ لەروبری کاتی بەرە بەیانیدا لە قومارخانەکەی هۆتێلی سەزگیندا دزی کراوە لە ئەنجامی هەوڵەکەدا دزێکی گەورە کراوە و پاسەوانە چی بەردەوام بە پاسەوانێکی ئاسایشی وتێلەکەش کوژراوە لە هۆڵەدا دوای دوو کاتژمێر بۆیە ئەو زانیارانی کە پیاوانی ئاسایشی کۆڵنەوەیان بۆ ئەنجام داوە پیاوێکی ئەنجامدەری دزیەکەیان لە ماڵێک دۆزیوەتەوە هیچ کاری تێ نەکردی؟ هەی جەبانی خوێڕی کاری تێ نەکردی؟ چی؟ بە من چی؟ هەستەوە کوڕە گوێم لە دەنگت نەبێیتر تەنها دوو پرسیارت لێ دەکەم بەس وەڵامی دوو پرسیارم بدەوە ئەگەر نا هەرگیز دەمت نەکەیتەوە ئێستا پرسیاری یەکەم ئەو کارت لەگەڵ کێ کردووە پرسیاری دووم پارەکان لەکوێیە ئاخر من هیچم نەکردووە کوڕە قسووریمان عەفووکە ئێمە لێرانە بەس شەق و پێلەقەمان نییە لە کۆتایی لێکۆڵینەوەکانمان ئەمان نامێنن بەس ئەمە کلیلی یەکەمی نەهێنیەکانمانە واتە دەکەی؟ سەبکە لەگەڵ کێ کردوتە؟ هەستەوە پێم وتی ئیعتراف بکە کوڕە ئیعتراف بکە
دادگای تەیە. کاکمیان هێنا چۆنە باشە؟ ممتاز پێم بڵێ باشە؟ لە ڕۆژی دیاریکرا و کاتی دیاریکراودا یەکەمین دانیشتنی دادگایکردنی کراوە دەست پێ دەکا کە تێیدا تاوانبار عومەر وچار و خێزانەکەی تاوان لێکرا و ئایشەن گوڵکار ئامادەن تاوانبار عومەر وچار هەستە سەر پێ کوڕی ممتاز ئەشرەف وچار و مەلیحە وچار عومەر وچار تۆی منم سەبارەت بە تۆ لە بەرەبەیانی ڕۆژی 16 تەمووزی 1990دا لە قومارخانەکانی ئۆتێلی سەزگیندا دزیەکی گەورە و لێدانی گولەیەک لەسەری ئاسایشێک واتە بە تاوانی کوشتن و دزیەکی گەورە تۆمەتبار کراوی ئایادان بەوەدا دەنێکە کردوتە؟ مشتیوام نەکردووە من بێتاوانم چەند بەڵگەیەکەن کە ئەمانەت دەردەخەن یەکەمیان ئەو وێنەیە ببینە؟ پیاوی ئاسایش ئەحمەد کارا بەو گولەیە لەو چەکاتۆتە دەرکوژراوە ئەو چەکەی تۆ نییە؟ من چە کوشتم نییە لە ژیانمدا تەنها لە کاتی سەربازی چەکم هەڵگرتووە ئیتر چە کوشتم هەڵ نەگرتوتەوە ئای باشە شۆمپەنجەی تۆ لەسەری چی دەکات؟ نەخێر من نەم کردووە سیرکە ئەوەتە ئەو ژنەی بێوەژنت کردووە ئەو کچێ بێ باوکت کردو دەیبینی بە گولە لەسەری پیاوی ئاسایشی قومارخانەکەت داوە نەخێر نەم بەڵگەی دووەم بە جەنابەت پیشان دەدەین ئەوە چاکەتی تۆ نییە؟ من ئەمە ئێوە ئەمەتان لەکوێ دۆزیوەتەوە؟ هەوە؟ چاکەت و ئەو دەمانچەی تاوانت پێکرد بوو لە ناو تەنەکەیەکی زبڵی نزیک ئۆتێلەکە دۆزراوەتەوە من نەم کردووە سیرکە کوڕم بەو هەموو بەڵگەیەوە کە هەموو بە چای خۆمان بینیمان هێشتا درۆ دەکەین؟ برایم خە درۆی نەکردووە برای من بەڕێز دادوەر با بانجی گەواهی دەرەکەش بکەین بۆ ئەوەی بزانین کاتی ئەنجامدانی تاوانەکە تاوانبار لەکوێ بووە بانگی کەم بزانین شاید ئەشەن تەزان ئایشان تازجان شایەتی دەدەی بە ناموس و وجدانت کە ڕاستیمان پێ بڵێی؟ دەیڵێم پەیوەندی تۆ لەگەڵ تاوانبار چییە؟ ئەمەر تەنها کوڕێکی هاوڕێمە باشە ڕۆژی ڕووداوەکە تاوانبار بینیوە؟ بەڵێ شەو بینیم لەکوێ بوون؟ چیتان دەکرد؟ داوای کرد شووی پێ بکەم تۆ چیت پێوت؟ ڕەتم کرد تاوانبار دانیشێنن بەردەوام بە ئەمەر ئەو شەوە هاتە لام ئەنگوستیلەیەکشی لا بوو لە پورە مەلیحەی وەرگرت بوو باشە بۆچی ڕەتت کردەوە؟ ئەمەر بم دوایانە دوای گەڕانەوەی لەسەر بازی بۆتە پیاوێکی تر ئەوەندە سیر بوو شەڕی لەگەڵ دەکردم منیش لێی دەترسام ئەیشان لەجێ خۆت دانیشە من لە ئۆتێلی سەزگین کار دەکەم ئیتر ئەو لەبارەی قومارخانەکەەوە پرسیاری لێ دەکردم سعات چەند دەکرێتەوە
کێ لە بەردەرگایە ئامانە ئەیشان ئەوە تۆ چی دەکەی ئەیشان لە جێ خۆ دانیشە کوڕە ئەگەنا لە هۆڵی دادگا دەردەکەمە دەرەوە مەترس دەکسم بەردەوام بە بەردەوام بە ئەو شەوە ئیتر ئەو شەوە هاتە لام و کاتێڕەتم کردەوە شێت بوو هار بوو وتی دەمبینی بزانە چەند دەوڵەمەندە بم پەشیمان دەبێەوە وتی ئەو شتەی دەمەوێت ئەم شەو ئەنجامی دەدەم ئەیشان ئەیشان تخوا ببوورە عومەر تەواو کچم نەتوانی بڕۆی کاکە ئەو چەکەتەی لەبەرتەهی من نییە ئەیشان کوڕمەوە چ دەکەیت وەرەوە سەر خۆت تاوانبار عومەر و چار لە شوێنی خۆت دانیشە بیگرندەی دەستی کە لە بچەکەن و ڕایگرن تۆ چی ها پێم بڵێ تۆ چی دادگا بڕیاری خۆیدا دادگای کراوەی کۆماری تورکیا لە ئیستانبول بە گوێرەی مادەی نوێمی دادگای دەوڵەت ئەنجامی خۆی ڕاگەیاند کاکە بە گوێرەی یاسای سەزادانانی دادگای دەوڵەتی تورکیا مادەی 63 بڕگەی 92 کە 30 ساڵە جێبەجێ دەکرێت تاوانبار عومەر و چار دانیشتووی ئیستانبول سزای بەندکردنی هەتایی بەسەردا سەپێنرا کاکە دایگە
عمر ئەو ڕۆژە خرا بەدیخانە جارێشتر لەوێ نەهاتە دەرەوە ئەوانەی ژیانی عمەریشان فەوتاند خۆیان خستە ناو ژیانێکی خۆشەوە بەڵام لەسەر ئەو شتەی کردیان تۆڵەیان لێ دەکرێتەوە